هەندێک وردە تێبینی بە باشم زانی تەماڵ من لەم ڕێکخراوەم پرسی بەڕاستی دیارە ئەوانیش هەندێک زانیاریان لابوو وردەکاری من هەمویان باس ناکەم هەندێشتی بۆ خۆتان باس کرد بەڵام گوتیان ئێستا لە هەرێمی کوردستانە پێویستیمان بە 2000 قوتابخانە هەیە بۆ ئەوەی دوو دەوامی نەمێنێ بەڵکو بیستومە جارێ هەندێک شێ سێ دەوامیش هەیە کەمی بودجێی وەزارەت کە 105 کەوە کەمترین بودجێ تەرخان کراوە گوتیان 30,000 پۆلمان پێویستە بۆ ئەوەی ڕێژەی قوتابی لە پۆلەکاندا 20 بۆ 25 بێت بەڵام لە 30,000 پۆل کە پێویستە 150 پۆل دروست کراوە هەڵبەتە ئەمە ئەو زانیاری کە بەڕێزانە داویان بێ وەستە تا 50 قوتابخانەکان پێویستیان بە تەعمیر هەیە کە 6,850 قوتابخانەیە هەن دەمێ بزانم دەخوا لە کوێین ئێمە لە ڕووی پەروەردەی لە ڕووی قوتابخانەوە لە ڕووی مامۆستایان و خەمخۆریمان لە قوتابیانەوە ئەنجا لە ڕووی دەستکاریکردنی بەرنامەی خوێندن زۆر جار ئاەتەکان دەرهێنراون و فەرمایشتەکانی پێغەمبەر سەڵڵەهو دەرهێنراون بە تایبەت لە چاپی ساڵی 2021دا لە قۆناغەکانی 7 و 8 و 9دا کۆمەڵی گۆڕانکاری خراپ کراون وەکو بڵێ ئێمە لە ڕووی دینداری و لە ڕووی موسڵمانەتی و لە ڕووی ڕەوشت و ئاکار و ئەوە زۆر تۆک بۆ ڕێک و پێک بین ئەمجا بینی دینی لێکم بکەیەوە هەروەها 11 وانە هەر بە تەواوی لادراون لە پەروەردەی دینی ژمارەیەک ئاەت و ژمارەیەک وانە دەستکاری کراون و هەندێشتی دیکەش لادراوە بە هەر حاڵکە گوتم هەندێکی زۆر وردەکاریە بۆ خۆیانی بەجێ دێڵم ئەمن پێم وایە بەڕێزان ئێمە دەبێت تێرمان خواردبێت لە ماستاوکردن بۆ ڕۆژهەوا و ڕۆژهەڵات کە من دەزانم ئەوانە هەمووی هاندەرەکەیان و پاڵنەرەکەیان ئەوەیە ڕۆژئاوا لێمان ڕازی بێ ئەمریکا و غەرب و ئەوروپا و ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتوان لە خۆمان ڕازیکەین پێیان وایە بەرپرسانی ئەم وڵاتە پێیان وایە هەتا دینمان کەمتر بێ ئەوان لێمان ڕازیتر دەبن وا بیر دەکەنەوە کە ئەوە زۆر بیرکردنەوەیکی غەڵەت و سەقەتە من کاتی خۆی ئەمریکیەکان کە گربوویانم بە هەر حاڵ من ئەوەی کە بە حەق و ڕاستم دەزانی ئەوەم دەگوت و دیارە عەزیەت و ناڕەحەتیشی تێدا بوو دوایی لە کۆتایەکەیدا کە لێم ناومێد بوون قسەی خۆم نەگۆڕی ئەوانە گوتیان یەکێکیان گوتی با پێت بڵێین ئێمە کەسێک کە مەبدەئی بێ و قایم و مەحکەم بێ لەسەر دینی خۆی ئەوەمان لەلا بەڕێزترە گوتم وەڵا من حەقم نێداخوایەوە لە لاتان بەڕێزم یانە گرنگە من ڕێزی لای خۆم دەبێت جا ئێمە دەبێت تێرمان خواردبێلەوە و دەبێت ئەو بیرکردنەوە غەڵەتە لە مێشی خۆمان دەرێنین ڕۆژئاوا بەوە لێت ڕازی نابێت دینت نەمێنێ ئەخلاقت نەمێنێ ئەگەر دین و ئەخلاقت نەمازا بێنێ خەنیت کا دەوڵەتت بۆ دروستکە ئەوروپا و ڕۆژئاوا و ئەمریکا و کوێ بە دوای بەرژەوەندی خۆیەوەیە بەرژەوەندی خۆی چۆن بخوازێ وا دەکا حەقی نەداخوات و دینت چەندە قەواری زایۆنی هەر ناوەکەشیان ناوێکی دینیە ئیسرائیل لە قەبی یعقوب عليه الصلاة والسلام بابی یوسف یعنی عەبدوڵڵاه بە زمانی عیبری هەر حکوومەتەکەیان بە ناوێکی دینی هەیە هیچ کێشەشیان لەگەڵی نییە بەڵکو ئەوروپا و غەرب بە گشتی بە ئەمریکاشەوە لە پشت ئەو قەواری زایۆنین کە موسڵمانان خەتەڵ عام دەکا و زوڵمیشیان لێ دەکا و نەتەوەیە گرتوەکانیش لە پشتیانەوە لەگەڵەوەشدا کە زۆر جار یاساشیان دەرکردوون بەڵام ئەمریکا و غەرب ئەوانە مافی ڤیتۆیان بەکارهێنا و نەشیان و قەرارەکان بچەسپن بەڵام زۆر چاشیش مامەڵیان لەگەڵدا دەکەن